بسم الله الرحمن الرحيم. السيد الأمين العام کۆنگرەیەکی نێودەوڵەتی لە بەغدای پایتەختی عێراق بە ئامانجی گێڕانەوەی ئەو پارانەی کە بەتاڵان براونەتە دەرەوە دەستی پێکردووە و بڕیارە 2 ڕۆژ بخایەنێت. کۆنگرەکە بە چاودێری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و بەشداری ئەحمەد ئەبوغێث ئەمینداری گشتی کۆماری عەرەبی و ژمارەیەک لە وەزیرانی دادی وڵاتان و یاساناسان و دەستەکانی بنبڕکردنی گەندەڵی بەڕێوە دەچێت. ئامانج لە کۆنگرە دۆزینەوەی ڕێگەچارەیەکی گونجاوە بۆ گێڕانەوەی ئەو پارانەی کە بەتاڵان لەلایەن بەرپرسە باڵا حیزبی و حکوومیەکانەوە لە دوای ساڵی 2003 و ڕوخانی ڕژێمی سەدامەوە براونەتە وڵاتانی دەرەوە. سالار عەبدوستار وەزیری دادی عێراق ئاشکرای کرد کە هەوڵە نێودەوڵەتیەکان لاوازن لەبارەی گێڕانەوەی پارە بەتاڵان براوەکان بە پێویستی زانی لە ڕێگەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکانەوە ئەو پارانە بگێڕدرێنەوە. بە قسەی وەزیری دادی عێراق حکوومەت سوورە لەسەر گێڕانەوەی پارە بەتاڵان براوەکان. ئەو کات مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق باسی لەوە کرد کە لیژنەی بنبڕکردنی گەندەڵی ژمارەیەک دۆسیەی گەندەڵی ئاشکرا کردووە کە لە ماوەی 17 ساڵی ڕابردوودا ئاشکرا نەکرابوون. ئاماژەشی بەوە کرد کە گەندەڵی بە قاچاغبردنی پارە نەخۆشیەکی مەترسیدارە کە تووشی هەر کۆمەڵگەیەک دەبێت و هەر دەوڵەتێک ئەگەر بەجددی مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشیەدا نەکات ئەوە ناتوانرێت گەندەڵی بنبڕ بکرێت. کازمی وتیشی دانبەوە دادەنێن کە ئەو نەخۆشیە بۆ ساڵانێکی زۆرە تووشی عێراق بوو و بە ملیاران دۆلار براونەتە دەرەوە کە هەندێک کەس خراپی ڕەوشی ئەمنی و بۆشایی یاساییان بە ئامانجی دزینی سامانی گشتیان بۆ دەرەوە قۆسووتەوە. کازمی داواشی لە وڵاتان کرد کە یارمەتی عێراق بدەن لە گێڕانەوەی پارە بەتاڵان براوەکان. لای خۆشیەوە ئەحمەد ئەبوغێث ئەمینداری گشتی کۆماری عەرەبی ڕایگەیاند کە بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێویستی بە هاریکاری بەردەوام هەیە. ئاماژەی بەوەشدا کە گەندەڵی دیاردەیەکی مەترسیدارە و هەڕەشەیە بۆ سەر سەقامگیری وڵاتان. بەستنی ئەم کۆنگرەیە لە کاتێکدایە پێشتر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ڕایگەیاند لە دوای 2003ەوە بڕی 800 ملیار دۆلاری عێراق براوەتە دەرەوە و هەوڵی گێڕانەوەی ئەو پارانە دەدەن. سەبارەت بەم هەنگاوە چالاکوانانی عێراقی زۆر گەشبین نین، پێیان وایە حکوومەت توانای نییە لێپێچینەوەی ڕاستەقینە بکات و ئەو هەنگاوانەی دەینێن تەنها دروشم و بابەتێکی ڕووکەشیە. بەو پێی ئەوانەی هەستاون بە تاڵانبردنی پارە و سامانی عێراق هەر ئەوانە ئێستا دەسەڵاتی ڕەهایان لە عێراق هەیە و حکوومەتیان پێکهێناوە و لە پشت نەهامەتیەکانی گەلی عێراقەوەن. بۆیە دەبێت پێش هەوڵدان بۆ گێڕانەوەی پارە بەتاڵان براوەکان سەرە گەورەکانی گەندەڵی ڕوبەڕووی یاسا و دادگا بکرێنەوە.